دیارە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەیەکی پێگەناوە بۆ چارەسەرکردنی گرفتی ئەو کارگانەی کە پاشەڕۆوە پاشماوەیان هەیە و بۆی چارەسەری پاشماوەکانیان بکرێت و زیان بە ژینگە نەگەێنن. دیارە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ئەو لیژنەی کە پێک هێنراوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی من دکتۆر بورهان عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی چارەسەرکردن و گرفتی کێشەی کارگەکانم لەگەڵایە کاک دکتۆر سڵاوت دەبێت پێمان بڵێ ئەم لیژنەیە بۆچی پێک هێنراوە و ئامانجی لیژنەکەتان چییە؟ سپاسانەکەم بۆم دەرفەتە. لیژنەکەمان لیژنەیەکی تایبەتیە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی دروستکراوە، تایبەتە بە چارەسەرکردنی پاشماوەی کارگەکان، پرۆژە ئاژەڵداری و کشت و کاڵی و نەوتیەکانی سنووری بازیان. وەکو خۆتان نەزانن ژمارەیەکی زۆر لە پرۆژە لەو سنوورە هەیە کەوا چەندین جۆر پاشماوەی غازی و شلی و ڕقیان هەیە. بەداخەوە ڕاستە هەندێک چارەسەر بۆ ئەم پاشماوە نەکراوە، بەڵام وەکو پێویست نەتوانراوە هەموو گرفتەکان چارەسەر کردوێت. لەبەرەوە کاری ئەم لیژنەی ئێمە بە پێچەوانەی لیژنەکانی پێشووە ئەوە یەکەوە سەردانی مەیدانی هەموو کارگەکانەکەین و نمونەی خاک و ئاو و هەوای سنوورەکە وەرەگرین و بزانین سەرچاوی پیسبوونی ژینگەی ناوچەکە بەهۆی چیەوەیە. هەر کارگەیەک تا چەندێک بەشدارە لە پیسکردنی ژینگەی سنوورەکە. دوای ئەوەی گرفتەکانمان دیاری کرد بە پێی جۆری گرفتەکان چارەسەر بۆ کارگەکان بۆ هەموو کارگێک داهێنین و هەروەها هەندێک پرۆژەی گشتگیریشمانەیە بە سنوورەکە بۆ نمونە دانانی سیستمێکی تایبەت بە دوواداچوونی دەستنیشانکردنی کواڵیتی هەوای سنوورەکە و دانانی سیستمێکی تایبەتی وایە لێسکەوا بتوانین هاوڵاتی دڵنیا بێت کەوا هەوای سنوورەکەی پاکە. دوای ئەوەی ئەمانەدانین تەبان ئەگە هەر کارگێک بە التیزامی نەکرد بەو پێشنیار و چارەسەرکردنەوە لە پێشنیوی یاسایی لەگەڵاکرد. ئەو کارگانەی کە لە سنووری بازیاندا هەیە پێم وایە بێ لیژنەکەتان سەرەتا بۆ بازیان دانراوە ناوچە پیشەسازی بازیان چۆن لە پێچینەوە لەگەڵ کارگەکانە کە نەگەر بێت و لە ڕێکارەکانی ئەم لیژنەیە لابات و بەپێی یاسای لیژنەکە کار نەکات؟ وەکوتم ئێمە لە پێشا بێ بگەڕین بزانین گرفتەکان چییە و کێ بەرپرسە لە گرفتەکان بە چ ڕێژەیەک بەشدارن لە گرفتەکانە. بێگومان وەکوتم چارەسەرشیان بۆ دانین، چارەسەرەکانیان بۆ دیاری ئەەکەین و جۆری ئەو تەکنۆلۆژیای کە پێویستە ئەو چارەسەرکردنی کە پێویستە بۆی کارگەکە ئیتر سنووری ناوچەکە پیس نەکە. ئەگەر هاتوو کارگەیە یاک پرۆژەیەک ئەو چارەسەرکردانی ئەمەی جێبەجێ نەکرد، خۆتان نەزانین ئێمە لە کوردستان و حکوومەتی ئێمەی کوردستان چەندین یاسای ژینگەیی و شارەوانی و تایبەتمان هەیە. بەپێی ئەو یاسانە ئەتوانین لە پێشنەوە یاسایی لەگەڵ ئەو کارگە و پرۆژانە بکەین. زۆر سپاس بۆ دکتۆر بورهان عەبدوڵڵا بەڕێزیان کارسەرۆکی لیژنەی بەدەداچوون بۆ ئەو گرفتی پاشەڕۆی کارگەکان.